هەرواری ئەمڕۆ 23/2/2024 بە هاوبەشی بەشی پۆلیسی ڕێگاری لەگەڵ بنکەی پۆلیسی سەرا هەساین بە دەستگیرکردنی سێ تۆمەتبار کە بە نایاسایی لەناو بازاڕی سلێمانی کڕین و فرۆشتنیان بەم کەوانەوە کردووە بۆیە لەسەر بڕیاری بەرز دادوەری لێکۆڵینەوەی سلێمانیەک هەستاین بە دەستگیرکردنی تۆمەتباران و بەردانی کەوەکان لە سروشتی کوردستان و گرتنی ڕێکاری یاسایی بەرامبەر تۆمەتباران. ئێستاش هەڵدەچین بە بەردانی کەوەکان. وەرن یارمەتی بم برایگیان. ئەو ئینەش بکەرەوە بە